بلکه رساتین مزن زیانین مزن یکو شری پککه و ترکیه لسر خاخا کردستانی bu وڵاتین حریما کوردستانیشی ئێوە گەشتن ئەv مژارە کۆم لەسەرا خەفین یەک ژوان مژارین تراژێدیکە و یەکژی کا سوکارین قوربانین شەرێفەکەکە و ترکیە دڵشاد زارگێلی ژێ ڕانیا میوانی منە ڕۆژ باش کەک دڵشاد یعنی کە رەساتین مەزن بسەر وەدەژی هاتن بسەر زارگێلیێدا هاتن بسەر ماڵباتا وەدە هاتن ئەو دەمە چۆن دێتە بیرێت گەرت و باسی بۆ من بکە طبعا خۆشحاڵم بە دیداری تەلەڤیزیۆنی کەناڵ 24 دەستان خۆش بێ بەخێر بێن سەر چاو سەر سەرمان بۆ بەسەرکردنەوەی ماڵباتی ئەمەی گوندی زارگەڵی لە یەکێشی 2015 طبعا ئێمە بەردبردمانێکی کتوپڕی وڵاتی تورکیا و پارتی کرێکارانی کوردستان کە لەو ناوچەیە عملیاتێکی عەسکەریان هەیە بەرکەوتین ئەمە من ئەو کاتە یەک شەو مابوو بێمەوە لە دەوام لە سەرچای باشیق بووم لە ئەرکی واجبایەتی پێشمەرگایەتیم لەگەڵ خۆم و برایەکەم یەک شەومان بابوو بینەوە ئیدی فەرسەت نەبوو ئێمە بە خۆشەویستەکانمان شاد بین و ئەوان بەربردمانی فڕۆکەکانی تورکیا کەتن لە یەکەم ئاگربەستی مابینی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە و وڵاتی تورکیا یەکەم ئاگربەستەکە شکێندرا ئەوە بوو بە ماڵی ئێمەدا بۆمبەکان بە ماڵی ئێمەدا تەقینەوە و ئێمە بەر ئەو حادیسە گەورە کەوتین و ئەو کارەساتە گەورە ڕووی لە ماڵی ئێمە کرد کەک دڵشاد ئەو زیانێک و شەردایی دەڤەراوە جهێنوە یعنی چ زەرار چ زیان دانە جهێنوە وارێنوە شەرێک و دنابێنە پێکێکە وارتێشا تورکیەدە پێک هاتی بەڕاستی ئەم شەڕە کارەساتێکی گەورە هەم گیانی هەم مادی هەم دەرونی بەسەر بناری قەندیل و گوندی زارگەڵی داهات تەمان لەم کارەساتە ئەمە و حاڵاتەی کە هاتوینەوە کارەسات وابزارم هەر ئەوا دەبێتن لەوەش گەورەتر و خەمکینتر نابی ئێمە گەهاتمەوە خۆشەویستترین کەسم برا و بە ئامۆزاکان و داکم لەوێ ئێسک و پروسکمان خڕ کردەوە لە ناو تەریسمان کرد بە جلی پێشمەرگایەتی بەڕاستی کارەساتێکی زۆر گەورە بوو قەت لە دڵمان ناچی ئەو ڕۆژە لە یەکێشی 2015 بۆمە ڕۆژێکی کارەسات بارە خەمناکە ئێمە زەرەر و زیانەکانی ئەو گوندانەی بناری قەندیل بەڕاستی هەژمار ناکرێن زەرەر و زیانێکی زۆریان پێکەوت هەم لە ڕووی کەرتی ئاژەڵداری هەم لە ڕووی کەرتی وەبەرهێنان و گرتی کێشە پێدان لەو ناوچەیە ئەم ناوچەیە ناوچەیەکی تا بڵێ ناوچەیەکی سەقامگیرە ئێمە لەناو ئەو مۆزوعە کە ئەو حادیسە بەسەر ئێمە هات حادیسەیەکی زۆر گەورە بوو ما ئەو کاتە بەڕاستی جیئەتی حکمی بەڕاستی بەجددی لەگەڵ ئێمە هاتنە سەرخام هاوخەم بوون لەگەڵ ئێمە ڕێزدار جەنابی سەرۆک بارزانی ئەو کاتی من خۆم چوومە دیداریان لە خزمەتیاندا بووم تەعزیەکەم هەر بردە لای ئەوان بەڕاستی جەنابی سەرۆک فەرمانی کرد هەچی زووە شوێنی شەجێبوون بۆ ماڵی دابین بکەن کە زەرەر و زیانیان بەرکەوتووە فەرمانیشی کرد بە سەرۆکایەتی حکومەت ئەو کات کاک ڕێزدار کاک نێچیروان بارزانی سەرۆکی حکومەت بوو فەرمانی کرد بریندارەکان بە زووترین کادڕەوانەی دەرەوەی وڵات بکرێن ئەوەی پێویستە بۆیان بکرێن چکە ئەو حاڵاتە بەڕاستی شەڕێکی زۆر گەورە لە هەرێمی کوردستان بوو ئەوی شەڕی گروپەکانی داعش بوو لەو ناوچەیە هەموو ڕۆژان ڕۆژ بە دوای ڕۆژ تەبعاً شەهید و برینداری شەڕی داعش داهاتەوە لەلایەش ئەو کارەساتە ڕووی لەمە کرد بوو ئێمە شانامان برد بۆ لای سەرۆک بارزانی ئەو کات جەنابیان ئەمریان کرد بە زووترین کات شوێنی نیشتە جێبوون و ئاوارەی ئەو خەڵکە دابین بکرێ من بەداخەوە ئێستاش دەڵێ تاکو ئێستا ئەو وعدەی کە بە ئێمە دراوە لەلایەن جەنابی سەرۆک بارزانیەوە هیوادارم لێرەوە دەنجی من بگاتەوە جەنابی سەرۆک بارزانی ئەو وعدەی کە بە ئێمە درابوو بۆ شوێنی نیشتە جێبوونی ئێمە تاکو ئێستاش ئێمە ئاوارە و پەناهەندە و لە کرێچایەتی دەژین هیوادارم دەنجی ئێمە لە ڕێی کەناڵ 24 بگاتەوە جەنابی سەرۆک بارزانی ئەو قسانەی ئێمە وەک خۆ بگەنەوە جێگای خۆیان هیوادارین بەێ کەک دڵشاد دۆنێ پرۆسەیەک لە دەڤەرا دۆکان برێڤە چوون سی گەریلەیەم پێکەکە چەکی خۆ سووتاندن پرۆسەیەکی نو دەست پێکردە پرۆسەیە بەردانا چەکان دانینا چەکانە پێکەکە یعنی وەکە پرۆسەیەکە ئاشتی دووهی پێنگاوێکی گرنگاوێت تو vê rewşê çawa de nirxînekek Dilşad bo we tê çi wateyê ev yek وڵی ئێمە وەکو خەڵکی گوندی زارگەڵی بناری قەندیل ئێمە دەڵێن دەستخۆشی لەوانە دەکەین کە هەستاون بە پرۆسەی ئاشتی لە مابینی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە وڵاتی تورکیا ئێمە
دەبینین بە بەرچاوی وڵاتانی هەموو وڵاتانی ئەوروپی کە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە توانیان ئەو هەنگاوە و ئەو قەرارەی کە لەسەریان بوو دانانی چەکەکانی خۆیان و بزیان سوتێنن بەس ئێمە ئینشاءڵڵا ئەوەی کە ئێمە تەقدیر دەکەین ئەوان نابیتن ئینشاءڵڵا پرۆسەکە زۆر سەرکەوتور دەبی لەوەی دەبینین بەس ئەمە کە متابعە بکەین هەر ئەوڕۆ بەیانی سعات 8 نزیکەی بردومانی تورکیا هەبوو لە منتیقەی لای مەتینان و گارە ئەمە هیوادارین وڵاتی تورکیا بە ئاشتەواییەکی باشتر لەوە بە هەنگاوی باشتر و لە ڕێ و شوێنی ئەمنتر باشتر پرۆسەکە ئەنجام بدرێتن بۆی ئێمە دەبینین هەموو خاڵە جەوهەرداریەکان هەموو دەست و ڕێخستنەکانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان دەگەڕێتەوە بۆ ڕێی شخصی جەنابی سەرۆک ئێمە دەبینین بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ڕاستەخۆ داوای دیتنی جەنابی سەرۆک بارزانی کردی ئینشاءڵڵا ئەمە محاولە دەکەین قیادەی کوردی دەورێکی باش بگێڕن لەسەر ئاشتەوایی ملەتی کورد لەسەر ڕێخستنەوەی ناوماڵی کورد بەڕاستی ئەمە خۆی لە خۆیدا هەنگاوێکی مێژوویە کوردەنێ کورد بە دێرێژایی مێژوو هەنگاوی زۆر گەورەی ناوە شۆڕشە لە دوای یەکەکان کە متابعە بکەین هەر لە شۆڕشەکانی ڕابردوو تاکو ئێستا هیوادارین ئەمە ببێتە وەچەرخانێکی گەورە ئەم شۆڕشانش کە لە بناری قەندیل ئەم پارتە سەری هەڵدا و لە وڵاتی خۆی هاتووە هانای لە بۆ هەرێمی کوردستان هانا و لێرە خەباتی چەکداری دەکات هیوادارین بە زووترین کات ئەوانیش ئاشتی لە وڵاتی تورکیا بەرقرار بکرێت و ئەوانیش بگەڕێنەوە شوێنی خۆیان کەکێ شادیانێ مەکانیزمایە بەردانی چەکێ پێکەکە تێگوتنکو بەقاسی سێ مانگان دێ بەردەوام بکە پشتی وێژی لە تورکیا دەست بە پرۆسەیەکی تێکردن گۆڕینی یاسایان بوو و ئەو کەسێک و چەکدانینە بکارە بن vەگەڕن تورکیا یعنی ڕاوەستاندنی شەر لە دەڤەرن سینۆریên هەرێما کوردستانی دەکارێت چ سوودێ دووارین جودادە بۆ هەرێما کوردستانی بۆ وڵاتیên هەرێما کوردستانی تایبەت ji ê deverên sînorî peyda bike dîtina te çiyekek bişe زانی چۆنە مەوزوعی چەکدانانی پەکەکە ئەم پرۆسەیەکی ڕاستە قسەی جەنابتانە پرۆسەیەکی گەورەیەوە حملێکی باشیشی دەوێت هەم دەبی بە عملی کردداری ئەنجام بدرێ ئەم پرۆسەیە دوام بەنسبەت ئەم خەڵکەی لەم ناوچە سنووریانە تەقسیری دەبی لەسەر ئەو ناوچە سنووریانە تەبعەن تەقسیرێکی زۆر گەورەی دەبی تەقسیریەکان یەکەم نزیکەی بگرە بە حدودی 750 گوند لەم ناوچە سنووریانە چۆڵ بوونە تەبانشەکە کەمە پێشی ئەو عادیسا ئەم شەڕە لەم ناوچەیە ڕووبدا ئەم گوندانە هەموو ئاوا بوون هەموو خەریکی ئاژەڵداری بوون خەریکی هاوینان خەریکی کشوگیا و بیستان و شتیوالە بوون ئەوڕۆ دەبینین ئەم کەرتەلەوە تەواوی پەک کەوتووە هەر بە تەواوی پەچی کەوتووە لەم ناوچە سنووریانە لە ڕووی گەشت و گوزار پەچی کەوتووە ئێمە هیوادارین ئەم پرۆسە ببیتە مایەیەکی گەورەی خێر و بەرەکەت بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی چکارێمی کوردستان بەسرعەت بۆتە قوربانی لەم ناوچە سنووریان هەرێمی کوردستان بۆتە قوربانی لە زمنی ئەوەی کە ئەم سنوورە لە ژێر یاسای حکومەتی عراق پاسەوانی سنووری هەیە لەمە بەس بەداخەوە حکومەتی عراق ئێمە وەکو خۆمان بەڕاستی کەم تەرخەم دەبینین حکومەتی عراق چونکە گلەیەکانیش دێنەوە سەر حکومەتی هەرێم گەت شتێک دەڕوودەدا ڕاستیش حەقی حکومەتی عراق جوابی وڵاتی تورکیا و پارتی کرێکارانی کوردستان داتەوە لەم ناوچەیە هیوادارین پرۆسەی ئاشتی و پاشگوێ نەخرێ وەکو بردومان ئێمە هیوادارین لە پرۆسەی ئاشتی چکە لە پرۆسەی ئاشتیش قورباندان هەیە نەک لە پرۆسەی چەکداری لە پرۆسەی ئاشتیش قوربانیدان هەیە ئەگەر حکومەتی عراق بتوانێت لە پرۆسەی ئاشتی قوربانی بدا دەبی بێتە ناو هەدەفی مۆزوع نەک کێشە گەورەکان بەجێ بێڵیتەوە بۆ حکومەت بۆ ڕێزدار جەنابی سەرۆکی حکومەت برا گەورە هیوادارین هەماهەنگی تەواوی هەبی لە بدەدام و دەستگاکانی حکومەت لەگەڵ وڵاتی تورکیا لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان بۆی بەڕاستی ئەم پرۆسەی بەسەرکوتووی کارا بکرێتن کێکێشە زۆر سپاس بۆتە سەرساغیên xwe digihînim te û